دەبێت خوێندکاران یازید مامۆستایانی بەڕێز بەیوان کە زۆر باش بن لەگەڵتانە بۆ پێشکەشکردنی یەکەمی زنجیرە پۆدکاستی سلێمانی لا پەیمانگای سلێمانی. ئەمان جێمە لە دروستکردنی ئەم زنجیرە پۆدکاستە ئەوەیە کەوا خوێندکاران ئاشناکەینەوە با پرۆسەی خوێندن وەرخستاندنێکی هەرێکی گونجاوی پڕ لە زێڕین بۆ خوێندکاران. پۆدکاستی ئەمڕۆمان لەسەر وانەی عەرەبیە بۆیە دوو مامۆستای بەڕێزمان بانگێش کردووە بۆ قسەکردن لەسەر وانەی عەرەبی. مامۆستایان بەخێر بێن گەورتان کردین زۆر سپاس لە مامۆستاومێدەوە دەست پێکەم کە خۆت بناسێنی. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ پەیمانگای سلێمانی کە هەمیشە لە خەمخۆری تەلەبە و پرۆسەی خوێندنایە. سپاس بۆ جەنابتان. من ناو مامۆستا ئومێد ساڵحە، مامۆستام لە ئامادەی سەلاحەدین، مامۆستام لە پەیمانگای سلێمانی. ئەزمموی زیاتر لە 20 ساڵم هەیە لە وتنەوەی وانەی عەرەبیدا. سپاس دەکەم. سڵاو لە خوێندکارانی خۆشەویست، سڵاو لە گشت مامۆسایان، لە گشت بینەران. ئێمە ئەمڕۆ لەگەڵ برای بەڕێزم مامۆستا ئومێد ئینشاءڵڵا کۆمەڵێک زانیاری ورد و درشت ئەین بە خوێندکاران. من ناو مامۆستا هونەر عوسمان عەلیە لە ئامادەی شەید جەماڵ تایری کچان لە پەیمانگای سلێمانیم و زیاتر لە 18 ساڵە خزمەتی خوێندکارانەکەین و ئینشاءڵڵا بەردەوامە بین لە خزمەتی خوێندکاران. یەکەمین پرسیار لە مامۆستا ئومێدەوە دەست پێ یەکەم، بۆچی زۆربەی قوتابیان لە ناوی عەرەبی دەترسن؟ ئایا بەڕاستی ئەو نانگەورەکراوە؟ بەڵێ، وەڵام من بە ناوی خوای گەورە و میهرەبان حەزەکەم لەو ئایەتەوە دەست پێ بکەم کە خوای گەورە فەرمێ ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. جیاوازی نێوان زمانەکانی کێکە لە ئاەت و دەسەڵات و قودرەتی خوای گەورە. مادام زمانەکان جیاواز بن کەواتە تێگەیشتنیشمان بۆ یەکتری جیاوازە بێت، تێگەیشتنمان لەوانەکان جیاوازە بێت. زمانەکان ئینگلیزی بێ یان عەرەبی بێ یان هەر زمانێکی تر بێ، تێگەیشتنیان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقەکات. ئێمە خوێندکارەکانمان لێرە ڕاستی ئەو ترسیان لە دڵی خۆیانە دروست کردووە. ئایا بۆچی لە عەرەبیە ترسن؟ لە کاتێکە زمانێکی زۆر سادەیە، زۆر ئاساییە وەکو هەموو زمانەکانی تر کە ئەتوانن سوودی لێ ببینن. ئێمە بەش بە حاڵی خۆمان بەڕاستی لێرە لەگەڵ مامۆستایانی هاوڕێمە هەوڵماندا و بەردەوام بتوانین ئەم زمانە ئەوەندە سادە بکەینەوانێ کە زۆرترین تەلەبە سوودی لێ ببینێ. ناوی عەرەبی کە لە بیدایەتەوە خوێندکار وردە ئەی خوێنێ لە سەرەتاییەوە تا ئەگاتە لای ئێمە بەداخۆ زۆر جار جێی گرنگی نابێت. ئەگینا ئەگەر بێت و لە پێش ئێمەوە لە قۆناغەکانی تری خوێندناوە ئەو مامۆستا بەڕێزانە کە هەمیان مامۆستای ئێمن بتوانن سوود لە مامۆستاکانیان ببینن، مەبەستم خوێندکار و قوتابیەکانە، تا ئەگەنە لای ئێمە بە دڵنیاییەوە ئەبێتە وانەیەکی زۆر ئاسان و ئەبێتە وانەیە کە چۆن لە زمانی ئینگلیزیە زۆر باشن بە هەمان شێو لەوانەیە عەرەبیشدا خراپن. ئەمە وەکو خودی خۆی واتە بەشێکی زۆرینەی فێربوونی زمانەکە ئەکەوێتەوە سەرشانی قوتابیەکە خۆی. ئێمە زانین فێربوونی زمان بە تەنها بریتی نییە لەوەی منهەجێک بێ بیخوێنین یا مەسەلەن زۆربەی کادێمە زۆر جارەوە بێ بە نوکتە لە لامان بەڕاستی خوێندکاری گێتە لامان ئەڵە مامۆستایش لە عەرەبی نازانم، وازانین ئەڵین کاکی جانێ وازانێ ئێمە فلاشێکمان پێ بین لێرە هەرچێکمان هەیە داونلۆدی کەین و ئیتر فێر ببن و تاو نەخێوانێ. تەلەبێکمان هەبوو گەشتە بۆ 12 وتی مامۆستا هونەر وتی مامۆستا گەشتومەتە 12 دوو کەلیمە لە عەرەبی زانم. وتم چییە؟ وتی تعال بڕۆ ئیمشی وەرە. وتم شەڵاو دوو کەلیمێشت نەزانیان چونکە نە تعال بڕۆیە نە ئیمشی وەرەیە. وتم دوو کەلیمەکەش فێر بووبێ هەر بە غەڵەت فێر بووی. بۆ ئێمە بۆ بناغێکە لە خوێندنی سەرەتاییە بە بڵێنە گرنگی پێنەدراوە بە شێوەیەکی بەرچاو. ئەگەر کە بێت ئێرە تەسەووەر کات بێ بە ساڵێک لە پۆلی 12 زۆر شت وەرگرێت بە بناغێکی پێشترە بە دڵنیایەوە. هەرچەنە ئێمە زیاتر مەبەستمان واجبی ینی ئەوەیە کە خوێندکاری قوتابیەکە فێربوونی زمانەکە بخاتە سەرشانی خۆی. یعنی وردە لە هەموو قۆناغێکا شتێک فێر ببێت، لە هەموو قۆناغێکە ئیزافەیەک مفرەداتێک کەلیماتێک کە ئیستا الحەمدوللا دەیان بەرنامە و دەیان سایت و شت لە هەموو ئاسانکاریەکەی بۆی کە قوتابی مەبەستی بێ توانێت بە ئاسانی فێری زمانەکە ببێت. بە هەر حاڵ نقطەی ئەخیری من ئەوەیە ئێمە ئەتوانین بە هەردوو لامان یعنی چ قوتابیەکە چ مامۆستاکە کارێک بکەین کەوانەی عەرەبیەکەی لەلا ئاسان بێت ئینشاڵڵا بە تایبەتی کاتێکە ئەگاتە پۆلی 12. ئێمە هەوڵ و ماندووبوونی خۆمانی لەگەڵایین، بەڵام لێرەوە وەکو چۆنەڵی پەیامێک بۆ خوێندکارەکانمان بۆ قوتابیەکانمان تکامان وایە
پێشەوەی بگەنە پۆلی 12 چۆن خۆی ماندووەکە لە فێربوونی زمانێکی ترا بە تایبەتی زمانی ئینگلیزی بە هەمان شێوەش بۆ عەرەبیەکەشەوە بکات کە بە دڵنیام لەوەکە بێتە قوتابێک و خوێندکارێکی سەرکەوتوو ئینشاءالله. ئەگەر کات گەڕێتە دواوە بۆ کاتی پۆلی 12 خۆتانە پرسانێک ئێستێن وەکو قوتابی پێیا تێپەڕبوون یا کۆمەڵە قوتابی ڕەنگە چەند ساڵی پێیا تێپەڕێت ئێوەش وا بوون؟ ئێمە بەڕاستی عەرزم کردی لە سەرەتاوە فێربوونی زمان تا ڕادەیەک بە هەندێک قۆناغ و مەرحەلەیە ئەڕوە. ئەم قۆناغ و مەرحەلانە زۆر جار ترسمان لا دروست دەکەن. هەمومان هەمان بووە، بەڵام ئەو سترێسەی کە هەمان بووە مامۆساکانمان هاوکارمان بوون، یارمەتی دەرمان بوون لەوەی کەوا چۆن بتوانن وامان لێ بکەن مادەکانمان لەلا خۆشەویستکەن. ئەمە شتێکی خۆشت بۆ بژەڵ مۆیستە بیرم کەوتەوە. لە پۆلی 12 بووین تقریبەنەوەی کە گەرمەوە پێم وابێ ساڵی 96 و 97 گەر ساڵەکەین بە هەڵەنەوەت بێت. لە پۆلی 12 بەهۆی زروفی کوردستان و لەو بارودۆخی کە ئەوسایە هەبوو ئێمە لە 12 بووین بە 2 ساڵە. کە بووین بە 2 ساڵە منهەجی بیرکاری گۆڕا. منهەجی بیرکاریش قورسە کە گۆڕا بۆ ساڵی دووهەم ئەو مامۆسایی کە دەرسی پێوتین هەر ناوی مامۆسا ئومێد بوو یادی بەخێر پێم وابێ ئێستا شەرماوە تەمەند درێژ بێ. جا خۆشمە ناو ئومێدە ئەم ناو ئومێدانە هیوا بەخشین ئینشەڵڵا هەر هیوا بەخشین بە تەلەبەکانمان. قسەیەکی کرد تا ئێستش یعنی قسەکە و عەمەلەکەی کە کردی تا ئێستش لە بەرچاومایە. هاتە پۆ لەوانەیە قسەی لەگەڵا کردین ئێمە بەڕاستی کێشەمان بوو وتمان مامۆستا منهەج گۆڕاوە. ئەویش بە زەردەخەنەیەک و سەیری کردین وەستا هەتا هەمومان بێدەنگ بووین. زۆری احتیاجی سەیری کردن یەک دێڕیوت جێی سەرنجم بوو. وتی کتێبەکانتان لابن. وتمان ئاخر چۆن منهەج گۆڕاوە بیرکاری بۆ قورسێ گۆڕاوە ئەمانە وتی تۆ کتێبەکانتان لابن. من چی ئەنووسم لەسەر تەختە ئێوە لەسەر دەفتەرەکان بینووسنەوە ئیتر بەس گوێ لە من بگرن و هیچی تر. بەڕاستی ئەوە بوو بە کلیلێک بوو بە نقطەیەکی بیدایی بۆ ئێمە کە ئیتر ئێمە بزانین چۆن مامۆستا کاریگەری لەسەر تەلەبە هەیە و بوو بە نقطەیەک بۆ ئەیکەوا ئێمە لەوە تێبگەین مادەکە نەخێت منهەج چەند گۆڕابێ مامۆستا ئەتوانێت کاراسانی بکە بۆ خوێندکارەکە بۆ قوتابێکە. ئەوە کاریگەری لەسەرمان زۆر بوو بەوەی کە وتی کتێب لابن و بەس ئەوە بنووسن کە من ئێڵم بەس گوێ لە من بگرن. بەڕاستی کاریگەری لەسەرمان زۆر بوو و فعلەن لە کۆتایی ساڵیش الحەمدوللا لە وەزاریە زۆر بەمان دەرەجی باشمانەنا لە بیرکاریە لەخوا بەزای ئێستش لە بیرمە من 92 هێنا لە بیرکاریە ئەو ساڵە بە مەرجێ یەکەم ساڵیش بوو منهەجە تازەکەمانە خوێن. بەڵام مەبەستم چییە پرسیارەکەی جەنابەت ئێمە ئەتوانین وەکو مامۆستا کاریگەریمان هەبێ لەسەر تەلەبە بە مەرجێ تەلەبەکەش وەڵامدانەوەی هەبێ بۆمان هەوڵ بە ئەو پلانانی کە بۆی دانێن ئەمانە ئەتوانین کاریگەری لەسەر تەلەبەکە هەبێت. دەمەرێت تۆ مامۆستا هونەر بۆ پرسیار دەست پێکەم کەوا چۆن بتوانین لەو ترسەر نەجاتیان بێت وەکو تەلەبە من خۆشم پێیا تێپەڕێم چۆن مانای وشەکە لەبەرکەین بۆچی شتێکیم کە بۆی لەبیرمان نەجێتەوەی کە مامۆستا چۆن هێنێکتان لایە. بەڵێ زۆر سپاس. وەڵا سەرەتا یەک تێبینی بچووک لەسەر قسەکانی برای بەڕێز مامۆستا ئومێد وتێگەی ئەڵێ فێربوونی زمان تەنها زیادکردنی زانیاری نییە بەڵکو زیادکردنی کەسایەتی مرۆڤەکەیە. یعنی شتێکی ئەڵێ چەند زمان بزانیت ئەمنە کەسایەتی مرۆڤەکە. بۆیە گرنگە ئینسان ئەمە لای هەموو تاکێکی کورد بە تایبەتی خوێندکارانی خۆشەویست ئەم شتە جێگیر بێ. یعنی فێربوونی زمان بە تایبەتی زمانی عەرەبی کە ئەو ڕقەی کەوتمان هەندێک جار دروست دەبێ ئەمە نابێت بیکاتە بڵێن لە ڕووی بیرکردنەوەی خۆیەوە لە ڕێی عەقڵی خۆیەوە لە ڕووی کۆمەڵگاوە لە ڕووی یعنی بیکاتە خاڵێکە ئیتر ڕقی لەمە بێت. چونکەکەم تۆ چۆن زمانی ئینگلیزی زەڕوورە سبەینێ بۆ زانکۆکان بۆ پەیمانگاکان زمانی عەرەبیش لە زۆربەی کۆلێژەکان تۆ پێویست پێێتی. ئەمە جگە لەوەی کە زمانی بڵێن قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی هاتۆتە خوارەوە ئەمە یعنی ئیشێکی زۆر زۆرمان بە زمانی عەرەبیە. ئەمە ویستمە تەرکیز کەمە سەر و خاڵە بە نسبەت منهەجەوە بە تایبەتی خوێندکاری ئێمە چۆن فێری وشە ببێت یاخود چۆن بەکاری دێنێ لە ناو منهەجەکەیە و چۆن لە بیری نەچێتەوە. ئەمە یەکێکە لەو شتانەی کە خوێندکاری ئێمە بەجددی زۆر کێشەی لەگەڵ هەیە. یعنی یەکەم شت ئەڵێ من چۆن ئەم هەموو شێ لەبەرکەم من چۆن تێری تێبگەم. یعنی ئەم پرسیارانە ڕۆژانە بەڕڕووی ما بێتەوانە. بەڵام گرنگە خوێندکارێک شت بزانێ. یەکەم شت پێویستە بناغەیەکی هەبێ. باش ئێستا گریمان خوێندکارێک گەشتۆتە پۆلی 12 و بناغێنێ لێرە چی بکە خوێندکار ئەمە گرنگە. تۆ پێویستە لێرە مادەم فیای ئەوە ناکەویت فێری زمانەکە ببی بە تەواوی پێویستە کاتە زێڕینەکەی خۆت بە هەدەر نەی. چی ئەەکەی
یەی پشت بەو مەنهەجە ئەبەسی کە لە بەردەستە ئەنجا لەوانەیە دیسانەوە خوێندکارە بێ بڵێ من ئەم هەموو وشەیە مەنهەجی عەرەبی چۆن لەبەرکرد پۆلی 12 دیسانەوە لێرەشەوە ئەبێت چی کام خوێندکارە ئەوانەی کە لە مەعانی کەلیماتە هەیە ئەوانەی کە مامۆسایان ڕۆژانە لە کاتی دەرزا تەرکیزێکەنە سەر لە معنای متەقارب واتە مانا نزیکەکان لە تەڕادوف لە تەضاد ئەم وشانە بێت تەرکیزی کاتە سەر دڵنیام لەوەی خوێندکارەکە لە کاتی جوابدانەوەی پرسیارەکانە بە تایبەتی کێشەی نابێ بۆ ئێمە هەموو ساڵێک بە تایبەتی لە پرسیارەکانە چەند پرسیارێک گێتە بەردەمان هەر تایبەت نییە بە تەڕادف و تەضاد و معنای متەقارب ئێستا بە تایبەتی پۆلی 12 دێڕە شعرێک تایاتی ئەم دێڕە شعرە لەکوێی دێڕە شعرەکانی تر دەچێت یان لەگەڵ کامیان ناجیاوازە لێرە خوێندکارە بێ پشت بەچی بەسێ بۆ بناغەیە بەسێکە خۆی هەیە بووە پشت بۆ تەڕادف و تەضاد و معنای متەقاربانە بەسێ کە خوێندوێتی و لە کتێبیش دەرنەچێت چێکم لە کتێب دەرچێت بە تایبەتی بەعقەت بۆ خوێندکاری ئێمە زۆر قورسە بەڵێ خۆی بزە بدوایە هەرچەند ئێمە لەگەڵ ماوەساونەری بەڕێز و ماوەسانی هاوڕێمانە لێرە لە پەیمانگای سلێمانی زۆر وەخت هەوڵمان ناوە لەو مەجالەوە بە تایبەتی لە فێربوون و یا لە لەبەرکردنی وشەکانە هاوکاری خوێندکار و قوتابیەکان بین ئێمە لێرە هەندێک کەلیماتمان هەیە بۆ تێگەیشتن لە پرسیار کە وەی شەڵا هەچ خوێندکارێک ویستی لێرە فریە لەسەر وەرەقەیەک هەمانە بابێ بۆ پەیمانگای سلێمانی لێرە ئێمە هەر وەرەقەکەی بە هەدیە ئەینێ بەڵێ وەرەقەکەی بە هەدیە ئەینێ وشەکان چییە؟ وشەکان بریتین یان پێخۆمان ناومان ناوە کەلیمە ئەلمیفتاحیە ئەو کەلیماتانن کە کلیلن کلیلی تێگەیشتنە لە پرسیار یعنی بۆ نمونە تۆ کاتێک کە پرسیارێک گێتە بەردەمت چۆن لی تێگەی لە ناو پرسیارەکە لە ئەوڵ بیخوێنەرەوە تا ئاخر سێریکەی کەلیمەیەک سەرنجت ڕاکێشێ ئەو کەلیمەیە ئەتوانی لی تێبگەی داوای چیلەکە ئێمە هەوڵمان داوە زۆربەی کەلیماتەکان ئەو شانەی کە هەیە حازرمان کردو لەسەر وەرەقەیەک بۆ هەچ خوێندکارێک لێرە بیەوێ بەسەر چاو ئەینە بۆ ئیسفادی لێ بکە بە تایبەتی خوێندکاری پۆلی 12 بۆ قۆناغەکانی تریش هەمانە قۆناغی پۆلی 10 پۆلی 11 بە هەمان شێوە جا ئەوەی پۆلی 12 دوو بەشە بەشێکیان کەلیماتەکانە بەشێکی تریان ڕستەیە جملەیە چۆن تۆ بتانی لەو ڕستەیە تێبگەی یان چۆن بتانی لەو ڕستە دووبارانە تێبگەی کە زۆرینەی کار لە پرسیارە گوزاریەکانە دێتەوە لە پرسیاری مامۆستاکانە لە ئیمتیحانی شەستەکایەتەوە ئەوی شەڵا لە پەیمانگای سلێمانی حازرە هەچ خوێندکارێک ویست دەتوانێت بێنێرە بە هەدیەوەری بگرێت و هەدیە مامۆستا ڕێزانەی بۆ ئەوان بۆی کە سوودی لێ بێت. مامۆستامەت هەلای تۆ منمەوانێ زۆر لە قوتابیان ئەڵێن لەناو پۆلاتەیەگەین تێگەشتیشی باشە وەرگرتنی باشە بەڵام لە کاتی تاقیکردنەوە تێکەڵەیە ئای کێشەکە لەکوێ بستەوە دەستخینە سەری. بەڵێ ئێمە بەڕاستی زۆربەی کات لەگەڵ تەلەبەکانمانە کە تەرکیز بڵێن تەرکیز لەسەرەوە کەینەوانێت کە لە کاتی پۆلا زۆر باش جۆمان لێ بگرن. ئێمە بۆچی زۆربەی کات هەندێک جار تەلەبەکانیشمان پێیان ناخۆشە زۆر جار لە پۆلا لەگەڵیان ناتوندین یعنی هەوڵێن زۆرینەی تەرکیزیان لە لای ئێمە بێ جەناب تەزانی ئێمە ذاکری ئینسان میمۆری ئینسان وایە تقریبا لە حدودی بینی 25 دقە بۆ نیو سەعاتە دەرسمان لێ وەرەگرێ 20 دقە بۆ نیو سەعات ئیتر لە غەیری ئەوە لەوانەیە تۆزێک مومیل بێ بێتاقەتە بێ بۆیە ئێمە زۆربەی کات هەوڵێن دەرسەکەی ئێمە 40 دقەیە 5 دقەی ڕاتە تەلەبەکە خۆی حازرەکە 5 دقەیە خیری شەڕەکەواتە لە مجموعە نیو سەعاتمان بۆ مێنێتەوە ئەم نیو سەعاتە کامێنێتەوە زۆربەی کادەڵێ کاکە ئاگاتان لە ئێمە بێ کاکە داڵغەت نەڕوە مێشکت لە لای ئێمە بێ هەمووی بۆ چییە بۆ ئەوەیە کە تەرکیزی هەبێ بۆی ئەوەندە ورد بێ لە پۆلا لەگەڵ ئێمەیە ئەو بابەتی کە باسێکێت ئێمە نیو سەعات 20 دقە 25 دقە ئیشمان بە مێشکێتی لە غەیری ئەوە ئیتر دەرفەت ئەین بۆوان ئەوان پرسیارمان لێ بکەن ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی کە لە پۆلا تەلەبە زۆر بە باشی گوێ لە مامۆستاکەی بگرێت چکە بەڕاستی بیرکەوتنەوەی پرسیارەکان وەڵامی پرسیارەکان زۆربەی کات جەناب منک و پێسە لە زانکۆیان لە پەیمانگاش ئەخوێنم وەکو خوێندکار زۆر جار مامۆستاکان وڵێن کە بۆچی دەرەجەکانت بەرزتر نییە یان زۆر جار بۆم ئەزانم کە من هەوڵێکی کەمیش ئێمە بۆ خوێندن بەڵام دەرەجەکەم بەرزە زۆر کات پرسیار بۆ هاوڕەکانی خۆشم هەمیشە وتومە تاکەکلیلێک کە من ئەگەر دەرەجەی زۆر بێنم وەکوی کە من ڕەنگە ئیشێکی ترم هەبێت وەکو تۆ ناتوانم سعیکەم بۆی کە بەس گوێکرم ڕاستی هەرچەند کاتێکی درێژە بەڵام ئەوەی بتوانم بەس سێری دەمێکم و گوێی لێگرم کاتژمە ناو ئیمتیحان و تاقیکردنەوە بەڕاستی بیر نەکەوتەوە کە چی وتووە ئەگەر زۆریش خەریکی کتێب نەبم یا خۆئی نەبم کلیلەکەی منەوەی کە بەڕاستی گوێم گرتووە نەمەشغوڵی موبایلە بینە کۆمەڵەشن نشونە دەرەوە تەنها تەرکیزم لەوێ کە چی ئەڵێت و چۆن شەرحی ئەکات من کە خۆمم بەکارهێناو کلیلێکی زۆر باشە دیارە لە عەربیشە باش بێت
ئەیدە زۆر باشەوەی ویدیۆکردنەکەتە ئێمە بەڕاستی ئەوە خاڵی یەکەمیانە کە ئێمە داوامان لە خوێندکارەکان لە قوتابیەکانی خۆمان ئەوەیە کە گوێگرێکی زۆر باشی مامۆستاکانیان بن ئەمە یەک دووەمیش بەڕاستی دیاردێکی ترمان هەیە فرەی لە مەرزەمەدا فرەی لە مامۆستادا فرەی گوێگرتن بە ئەو ناوەی بێنین ئێمە زۆرجار بە خوێندکارەکانمان ئەڵێن هەوڵ بن ملزم بن بە مەرزەمەی مامۆستاکەتەوە زۆر بە باشی لە پۆلای گوێ لە مامۆستاکەی خۆت بگرە ئەوەی چێکە لە ڕێگاکانی سەرکەوتنی تۆ ئەگەر تێنەگەیشتی اینجا پەنابەرە بەر شتێکی تر ئێمە زۆرجار تەلەبە کاڵێ تێناگەم لە مامۆستا سیرەکەیت کە لێ کۆڵیتەوانێ لە پۆلای بە باشی گوێی نەگرتەوە خۆی ئەڵێ گوێ ناگرم خۆی ئەترا بە و هەڵەیەکە بۆ ئێمە زۆربەی کات تەرکیل لەواکەینەوە گوێگرتنی تەلەبەکان لە پۆلا لە مامۆستاکانیان زۆر بە باشی تەرکیزیان نەڕوە ئەوە ڕێگایەکی زۆر باشە بۆی کەوا بتوانن زاڵ بن بەسەرەوەی کەوا لە ئیمتحانە بیریان بکەوێتەوانێ تاوەکو لە ئیمتحانە هەڵە نەکەن و نمرەیان نەڕۆیشە مەلای تۆ بۆ پرسیارێک کە قوتابی چۆن نەتوانێت لە نێوان ئەدەب ڕێزمانیا خۆت قەواعید هاوسەنگی ڕابگرێت کامیان کاتی زیاتری ئەوێت بەڵێ وەڵا هەر ئێستا لەگەڵ ئەو پرسیارە یەکشی ترجێوی مامۆساومێت ئیزافاکەم هەردووکی تێکەڵەکەم طبعا شتێک زۆر گرنگە لەوەی کە خوێنکار بۆچی ناتوانێت ئەو نمرەی کە خۆی ئێوێ بەدەستی بێنێ یاخود لە پۆلە ئەڵێ من گوێم گرتووە دەرنەچوو شتێک زۆر گرنگە ئەویش ئەوەیە خوێنکار کاتێک کە گوێ لە مامۆساگرێ و مامۆساومێدی وەڕست ئیشارەتی پێ یەکەم کلیلەوەی کە گوێگرتنە دووەمش زۆر گرنگە ئەویش ئەوەیە تەطبیقیە کردارە ئەم خوێنکارە کاتێک کە ئەم پەڕەی خوێندووە دوو پەڕەی خوێندووە دوای ئەوە کە ئەچێتە ماڵەوە چۆن تەطبیقی دەکات هەمیشە کۆششەکەم بەردەوام بەبێ ماندوو بوون پرسیارەکان شکارەکەم و بەردەوام بە دوای وەڵام ئاگەڕێم خۆم لەگەڵ خۆم قساکەم و کۆششیش ئەکەم بێزارم لەوەی کە بە جوانی تێناگەم کاتەکەم بە خێرایی دەڕات و من هەست بە گۆڕانکاری ناکەم کێ نمرەی بەرزم بۆ مسۆگەرەکات وزاری ئەزمونە گەورەکە نانانانە من ناتوانم دیە کێشەی ئەوەت هەیە بە جوانی لەوانەکان ناگەیت بێزارم پەلە بکە کاتەکانت بە فیڕۆمەیە ئەی چی بکەم لەگەڵمان وەرە بۆ پەیمانگای سلێمانی و کلیلی سەرکەوتنەکانت بەدەست بێنە وا هاتم بۆ پەیمانگای سلێمانی پۆلی 12 ساڵی دیاریکردنی داهاتووی خوێندکارە بۆیە دایک و باوکی ئازیز کاتە بە نرخەکەی منداڵەکەت لە دەزمەدە و ماندووبوونی چەند ساڵی بە فیڕۆمەدا بیهێنە بۆ پەیمانگای سلێمانی ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی چۆن ئیشی لەسەر دەکات ئەمە زۆر گرنگە بە تایبەتی ئێمە خوێنکاری پۆلی 12 زۆربەی مامۆسایانی ئێرە هەم مامۆسا ئومێد هەن من ئێمە چیمان هەیە جکە لە مەرزەبانی هەمانە بانقی پرسیارمانێ زۆر گرنگە ئەم خوێنکارە ئەم لەسەر ئەم بانقی پرسیارە بڕوە ئەو بە بابەتێکی خوێندوێتی تەطبیقیکە ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی لە دوای گوێگرتن بتوانێت نمرێکی باش بەدەست بێنێت و لەبیری نەچێتەوە ئەمە خاڵێک کە زۆر گرنگ بوو ئەوەی تریش ئەوەی کە ئاماژەت پێدا عەفوو کامیان کاتی زیاتری بەنسبەت قەواعید لەگەڵ ئەدەبە طبعا ئێمە پۆلی 12 چوار بڵێن مەزهەبمانێ دوو مەزهەبمانەیە لەگەڵ دوو ئەسڕا لەگەڵ کۆمەڵێک بابەتی قەواعیدی زۆر و بابەتی ئیملایە ئەوەی کە ئێستا گرنگە بۆ پۆلی 12 ئێمە نا ئێستا ئێمە شتەکە عەکس بۆتەوە تقریبا 54 نمرە ساڵی وایە 56 نمرە لەسەر ئەدەبێتەوە بەڵام ئەدەب بەمانە تەقلیدیە کۆنەکەنا بەمانای چی بۆ نمونە لە ئەدەبا ئێمە چیمانەیە خەسائیسی ئەدەبمانەیە ژیانی شاعیرمان هەیە لە تەراکیبی نەسەکانە چیمانەیە دیسان و بابەتی قەواعیدی دووبارە بێتەوە بەلاغەمان هەیە یعنی ئەوەی کە ئێمە ئاڵێن 54 بۆ 56 نمرەیی لەسەریەتەوانێت لەسەر ئەدەبا پێویستە خوێنگار زیاتر گرنگی پێدا بۆ نمونە ئوسلوبی شەرتیە ئوسلوبی ئینشائیە یعنی بابەت گەلێکی زۆرن بۆیە خوێنکار پێویستە زیاتر گرنگی بەچی بدا ئەوەی کە پێی ئەوەی ئەدەب بەڵام هەموو شانی کە باسم کرد ئەوەی کە ئەمێنێتەوە 24 نمرە بۆ 26 نمرە ئەو قەواعیدەیەکەتەوەڵی کەواتە ئەگەر ئێ بە خوێنکارێک وەکو ساڵانی پێشوو بێت بڵێ من وەکو یەک سەعیدیاکەم هەڵاکە بۆ لەبەرەوەی نمرەی کامیان بەرزرە ئەوەی کە ئێستا ئێمە پێڵێن ئەدەب پێڵێن عەسڕەکان پێڵێن مەزهەبەکان لەوێ نمرە زیاتریێتەوە کاتە خوێنکارە بێ زیاتر گرنگی بدا بوێ و ماوەسایانی بەڕێزیش بە تایبەتی ئێمە ئینشاڵڵا لێرە
ئەو شتانە هەمووی جگە لەوەی کە خۆمان زۆر بەڕوونی باسی دەکەین هەمیشی دەکەین بەکردداری بە خوێنکارانی خۆش تەواوە ئەوەی ماوساونە لە فەرمێ ئەمە ئێستا عەرەبی بە تەنیا نییە حەزەکەمەوە ڕوون بێ لای خوێنکارە ئەوانەی کە بە تایبەتی لە بۆری 12 ئێمە عەرەبی 80 لەسەرە 20 نمرەی لەسەر ئاینە ئەو 20 نمرەی ئاین دە هەڵبژاردن ئەو داهڵبژاردنە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆی کەوا بتوانین نمرە دەرفەتە بە خوێندکار تقریبا نوۆی مامۆستا هونەری ژووتی بە تەقریبی ئەو نمرانە یاریەکەن لە نێوان ئەوان یعنی ئێمە ئێستا سێ مەذهبمان هەیە پرسیاری تایەتەوە ئەو عەسرانێکی سێ عەسرمان هەیە لە جاهیلی لە ئیسلامی لە ئومەوی بە تایبەتی ئەم ساڵ کە وەحدەی پێنج تەرکە ئەوانە هەمووی پرسیاری تایەتەوە ئەگەر بێت و بەراوردیان بکەیت تقریبا دەرەجەی قەواعید تۆزێک مەقتوع بووە یەکلا بۆتەوە لە بینی 20 دەرەجە 22 دەرەجە زۆربەی کات دا هەڵبژاردن یان 11 هەڵبژاردن تایە کە زۆرینەی کاتەکان دا هەڵبژاردنە 20 دەرەجەی تیاتەوە بەشێکی تری زۆری هەدەبات یعنی تەوزیعاتی دەرەجاتەکان بە شێوەیەکە کە خوێنکاریا قوتابی پۆلی 12 بتوانێت زۆر زوو سەیتەرە بکا بەسەریا زۆر بە ئاسانی لی تێبدا شتەکانی زۆر ڕوونە لە بەردەمیان زۆر ڕاستە مامۆستا بزانم پرسیارە وزاریەکان لەم ساڵانەی دواییە بە شێوەیەکی گشتی ئایا بەرەو لە بەرکردن ڕۆشت یا خودت بەرەو تێگەشتن خۆی بەڕاستی ئێمە ئەوەی مامۆستا هونەروتی ئێمە لێرە بانکی پرسیارمان ئەو مەرزەمەی کە هەمانە لێرە هەموو پرسیارە هەڵبژاردنەکانی تایە وەزاریەکانی تایە لە ساڵی 2016 کەم منهەجە گۆڕاوە ساڵانە چەند زیاد بکە ئەیکەینە سەری تەلەبەتوان سوودی لێ ببنین لەوانە ئێمە کەین دیراسەیەکەین ئیسفادە لە پرسیار وەزاریەکانی ساڵانی ڕابردووەبینین سەیرەکەین ساڵ بە ساڵ ئاسانکاری تیاکراوە بۆ نمونە ئێمە پرسیاری عەربی 50 هەڵبژاردنە دەی ئاین ئەیبات چلی ئەمێنێتەوە لەم چلا کێشەی تەلەبەی ئێمە تۆزێک لە قورسەکەی لەوایە ئەڵێ من نازانم ئەم پرسیارە فکریانەی کە تیا هاتۆتۆ لەسەر نەسەکە کە خارجیە یان ئەم پرسیارانە لە بەرکردنن یان خارجی ناو منهەجەکەن ئێمە بەڕاستی ئەبێومان لا معلوم بێ زۆربەی زۆری پرسیارەکان هەمان پرسیارن کە لە ناو کتێبەکە هەمانە یا کە بڵین لە ناو منهەجی ئەو پەڕی مفرەداتێک کەلیمەیەک دێڕێک ئاڵ و گۆڕ بکرێ ئەم لاولا بکرێ کەیسەش ئەوە الحەمدلله خۆشبەختانە زۆربەی کادەمەر زمانی کە زۆربەی مامۆستاکان هەیەنە هەمووی کوردێکی لە ژێریان نووسراوە گۆڕانکاریکیشی تیا بێ زۆر بە ئاسانی توانێت لی تێ بکات زیاتر پرسیارەکان بەلای ئەوەیان کە منهەجین یعنی چی منهەجین یعنی بەو معنای هەر هەمووی لە ناو منهەجەکە هەیە ناو کتێبەکە هەیە پرسیاری ئەو بەشانەی کە ئەدەبن بە تاکید دەبێت تەلەبە لەبەری بکە هەرچەندی سە لەبەرکردنەکان زۆریش ئاسان بوون تەنانەت لەبەرکردنەکانیشان زۆربەیمان کردو بە هەڵبژاردن بۆی تەلەبە بتوانێت کۆدێک دیاری بکات لە ناو ئەو دێڕەیە زۆربەی کا دەڵێن ئەم کۆدەی تیا بوو مەبەستی ئەم پرسیارەیە ئەم کەلیمەی تیا بوو مەبەستی ئەو پرسیارەیە ئەتوانێت لەو ڕێگەیشەوە بە ئاسانی بیناسێتوان یعنی پرسیارە وەزاریەکان زیاتر بەلای ئەوەی ئاڕۆن کە لە ناو منهەجەکە هەر هەمووی هەیە تەلەبە لەبەری بکە زۆر بە ئاسانی ئەتوانێت بیشی ناسێتوانێت کە بەبێ ئەوەی هەڵبکە لە پرسیاری وەزاریەکە ئەو سامەریەمە لای ئەو پرسیارەی کە هەڵی کوشندەچێک قوتابی زۆر زیرەکی کات و تێکەوێت کە مەژواکانی مەری تاوەتی نهێنێت وڵات یەک ئیزافەی بچوو بۆی ماوساومێت کەم لەسەر ئەو بابەتی هینە یەکشت بە خوێنکاری پۆلی 12 بە تایبەتی لە بابەتی عەرەبیاڵم چۆن بابەتەکان جیاکاتەوە چونکە ئەمەشە پەیوەندی بەم پرسیارەی بەڕێسەوە هەیە خوێنکار ئەگەر بابەتەکان جیا بکاتەوە زۆر بە ئاسانیەتوانێت زاڵێ بەسەریا و ئەو هەڵە کوشتێژ نەکە هەم پەیوەندی بە پرسیارەکەی پێشەوە هەم بەمەشەوە بۆ نمونە بێت چی بکە بەلاغە ئێمە لە هەر چوار وحدەکەی هەمانە بەلاغە بە جیاسەعیتیا بکە بێت چی بکە بۆ نمونە ئوسلوب لە هەر چوار وحدەکەی هەمانە بێت بە جیاسەعی پێتیا بکە بۆ نمونە ژیانی شاعیرەکان بە جیا سعیتیا بکە یعنی شتەکان تێکەڵ نەکە ئێمە شت هەیە بەعنی بۆ نمونە بابەتمانەیە لە سێ وحدە دووبارە بۆتەوە ئەم تێکەڵکاریە قورسە بۆ تەلەبە بۆ یەکێک لەو ڕێگە ڕاستانەی کە خوێنکاری بەتایبەتی پۆلی 12 پێویستە هەڵی بژێرێ ئەوی چییە جیاکردنەوەی بابەتەکانە بۆ نمونە خەسائیسی ئەدەبەکان بێت هەمی بە جیا سعیتیا بکە و ئێمە لێرە شتێکیشمان کردووە ئینشاءالله ئەویش زۆربەی بابەتەکان هەمووی لێسەر یەک پەڕە یا دوو پەڕە مۆزوعەکانمان داناوە یعنی ئەمە کاراسانێکی زۆر بۆ خوێنکارەکە بەڵام ئەوە زۆر گرنگە خوێنکار ئەم جیاکاریە بکە لە بینی بابەتەکانە ئەمە خاڵێکە زۆر گرنگە خاڵێکی تریش بە تایبەتی بۆ زمانی عەرەبی کاتێک کە سعی دەکا کۆشش دەکا پلانێکی خۆی هەبێ یعنی ئێمە بە تایبەتی لە کاتی مەکتەبە یا لەم کاتی ئیزافیە زۆر خوێنکارە بینین کەمترین ڕۆژ بۆ عەرەبی دادێت
جای وای 5 ڕۆژی بۆ دانێ 6 ڕۆژی بۆ دانێ بەڵام سێرەکەی لە بەرامبەر ئەچێ بۆ نمونەوانەیەکی وەکو بیرکاریە چێ 10 ڕۆژ 11 ڕۆژی بۆ دانێ بەڵام لە ئەساسە کە تۆ سێری نەتیجاکەی سێرەکەی هەردووکی چنی لەسرە هەردووکی خۆی لەسرە ئەمە بزانم مامۆستا بکو قەوسێکە بۆچی تەلەبە کەمترین کات دوایەوی دانی یاخود بۆچی دەرسێکی لاوکی سێرەکە بۆچی بۆ دەرسە سێری ناکە کە بیخۆزێتەوە بتوانێت کە دەرجی تاوی تەبێت زۆر باشە ئەمە پرسیارە گرنگەکە ئەمەیە ئێمە ئەمانەیە لێرەوە بە تایبەتی ڕێنمایی بە خوێنکار بین مادەم هەردوو واتە بە تایبەتی لەم ساڵەوە ئەو بڕیارە گۆڕاوە کە بڵین زمانی عەربی اختیاری بێ ئەوە نەما مادەم عەربی وەکو هەموو دەرزێکی تر سەدی لەسەرە کەواتە ئەبێ بۆ نمونە بیرکاری چۆن 10 ڕۆژی بۆ دانێ ئەبێ هەمان گرنگی بدا ئەنجا من ئەمە یەکش لێرە بە خوێنکارانی خۆشەویست بڵم باوەڕکەن ئەو جوهدەی کە بۆ بیرکاری ئەەکەی بۆ فیزیای ئەەکەی بۆ کیمیای ئەەکەی لە سایە 60 جوهدی ئەمەنە بۆ عەربی بکە عەربی ئەتوانی سەبێنی لەوانێ لە دەرزە علمەکان ئەتوانی سەبێن دەرجەی عامیشتی پێ بەرزکەیتەوە ئەتوانی دەرەجە کەشی پێ بەرزکەیتەوە کەواتە بۆیە گرنگە خوێنکار ئەم یاسایی لە بەرچاوا بێت بزانێت سعیکردن لە عەربیە دانانی ڕۆژی کەمتر لە عەربیە زەرەری لێیە پێویستە هەمان ڕۆژی بۆ دانێ و پلانی تەواوی هەبێ و ئەو هەڵەک و شندەیە نەکا وەکو وتم کە ڕۆژی کەمتری بۆ دانێ و بزانێت چۆن سعیکا دڵنیا بەسەرکەوتوێت مامۆستا من دەمەوە لای تۆ بۆ پرسیاری کە ئەگەر قوتابێک تایسێکی نەخوێن بێت تایسە دەستکاریی نەکردبێت لە ماوەی کە ماوەی ئەو فریاکەوێت پرسیارێکی قورسە لە ڕاستیە خۆی ئێمە لەگەڵ ئەوەیانین کە هیچ تەلەبەیەک هیچ دەرسێک نەک بە تەنها عەربی لە پۆلی 12 بە تایبەتی پاڵی لێ باتەوانێ بڵێ ئەمە هەڵەگرم بۆ چ ڕۆژەکە یامە هەڵەگرم بۆ کاتێکی دیاری کراوە ئێمە دایمەن ئەو پەیامەمان بە خوێنکاران و قوتابیانی خۆمان وتووە هەمیشە ئەوەی مامۆستا هونەر فەرمووی پلانی ڕۆژانەتان هەبێ بۆ سعیکردن لە هەموو دەرسەکانە بەبێەوەی هیچ دەرسێک پشتگوێ بخەین حەقی هیچ دەرسێک نێ بە دەرسێکی تر بەڵکو وەرە پلانێکی زۆر باشدا بنێ هەموو دەرسەکان وەکو یەک لە ئاستێکی یەکە ڕۆژانە سعیتیا بکە هەفتانە مراجعیتیا بکەرەوە لە 20ەکە دیسان مراجعا بێت لە 60ەکە مراجعا بێت تۆ بەردەوام لەگەڵ هەموو دەرسەکانە هەڕۆی ئەمە وەکو حاڵەتی ئاسایی ئێمە پێمان باشە کە تەلەبە بەم شێوەیە بڕوا لە ئەو لە سەرەتای ساڵەوە ئەما وەکو ئەوەی کە تەلەبەیەک لە دەرسێک دواکە و بە تایبەتیش عەربی ئێمە بەڵێنی ئەوەی پێین ئێمە لێرە هاوکاری بکەین یارمەتی بین تا ئەو ئەندازەیە کە بتوانێت دەرەجەیەک بێنێ کە هی دڵخوازی خۆی بێ ئێمە ناڵێن بڵێن سەدیەنێ بەڵام دەرەجەیەک بێنێ کە سوودی لێ ببینێت و کە ئیسفادەی لێ بکات بۆی کەوا لە ئاستی نبرەکانی تریشە هەبێت یارمەتین هاوکاریەکەین بە تایبەتی ئەو کاتێمە بێ تەکنیکی سعیکردنەکەمان بگۆڕین تەکنیکی سعیکردنی ئاسایی خەتووە بە خەتووە لەگەڵ تەلەبەکە یاڕۆین مەسەن بۆ من ئەگەر باسی پۆلکەنی سە باسیەوەمان کردومان تەلەبەکە زۆر بە باشی جۆ لە مامۆستاکەی بگرێت هەنگاو بە هەنگاو لەگەڵ یاڕۆ ئەگەر دواکە و ئەو کاتە بێ حەلی تری بۆ بدۆزینەوە یەکێک لەو حەلە سەریعانەی کە هەمانە یەکیانەوەی کە مامۆستا هونەر فەرمووی کورتکردنەوەی مادەکەیە لە 4-5 لاپە ڕۆ بۆ سەر پەڕێک بۆی کرۆک و کاکڵی بابەتەکەی لەلابێ ئەوە یەک دوو پرسیاری وەزاری ئەمەی هەڵبژاردنە ئێمە سۆرینەی بابەتەکانمان کردو بە هەڵبژاردن بۆ نمونە عەربیمان کردو بە نزیکی 755 هەڵبژاردن ئەگەر تەلەبە بتوانێت 755 هەڵبژاردنەکەمان بۆ لە بەرکە لە مدەیەکی زەمەنی کەمە بە تایبەتیوانی کە دواکەوتون ئەو کاتە توانین بەڵێن ئەویان پێبین کە قەرەبووی ئەوەی بۆ بکەینەوە کە لە پێشترانیان کردو مامۆستا هونەر کە بڕکەینەوە مامۆستایانی عەربی لە سوشال میدیا چۆن دەبینیت ئەمە بێت هۆی ئەوەی کە لە بەرژەوەندی قوتابیانە بێت یاخۆ بێتەوەی سەر لە شێوە وڵا پرسیارێکی گرنگە بەڕاستی زۆر خوێنکارمان هەیە بەداخەوە بوونەی ئەم زۆری مەرزەمە زۆری بڵاوکردنەوەی ڤیدۆ لە سۆشیال میدیا بەتایبەت شەوانی تاقیکردنەوە یعنی زۆر خوێنکارمانەیە لە شەوانی تاقیکردنەوەیە چووە ئەباتی پشت بە تواناکانی خۆی بەستێ چووە گوێی لە لایڤی کۆمەڵێک مامۆستا کردووە لە مامۆسا بۆ ئەو مامۆسا لە مامۆسا بۆ ئەو مامۆسا بەڕاستی ئەمە زەرێکی زۆر زۆر لە خوێنکارەیە من لێرە بە خوێنکارەڵێم وەکو پێشتریش مامۆستا ئومێد ئاماژەی پێەیە تا ئەتوانی لەسەر مامۆسایەک بڕۆ زۆر زۆر زانیت لە بابەتێکا لە شوێنێکا کێشت بۆ دروست دەبێ پاشان بڕۆ لای مامۆسایەکی تر بە تایبەتی من شتێک ئەڵێم بۆش کاتی ئیمتیحاناتی وزاری من بە هیچ جۆرێک لەگەڵەوەیانیم خوێنکار بچێت گوێ لە لایڤ بگرێت بەڕاستی توێکم پار تەجروبەمانەیە چەند مامۆسایەک کۆمەڵێک هەڵی کوشندیان بە خوێنکار لایڤەکان بینەوە مامۆستایانە جار سەرم کردووە وی خوشک و براکانم مەڵە کورتکراوەی هەموو منهەج
کوڕکراوی منهج لە سعاتێکە لە 2 ساعت بەڵێ، یاخود تاکلی بەڵێ. ڤیدۆکە وایە کە خوێندکار بەلای خۆیان ڕاکێشێت. بەڵێ یەکێک لەو شتانەی کە لەم کێشەی لایڤانە هەیەی ئەوەیە بە هیچ جۆرێک خوێنکاری زیرەک گوێ لەم لایڤانە بکرێت زەرمەندێکی زۆر زۆر گەوراکە چۆکم هیچ ئەو لایڤانە هیچی ئەوەی خوێنکار بێت بتوانێت سەڵ بێنێ بەڵام بۆ خوێنکارێک بۆ نمونە ئێوێ پەنجابێرێ نەچۆتە دەورەوە هیچ شتێکی نەکردووە گوێ لەم جۆرە لایڤە ئەگرێت ئێوێ چی بکە ئێوێ لە ڕێی ئەم لایڤ و هەرچۆنی بێ پەنجانمرە پەنجای بەدەست بێنێ بۆی دەرچێت بەڵام وەکو شێوازە عامەکە نەخێ من بەی جۆرەك مەجددی لەگەڵ یانیم بۆی خوێنکار سەری لێ نەشوێ بە تایبەتی ئەو خوێنکارانەی مامناوەندن و بەرەو سەرۆ زیرەک زەرێکی زۆر زۆر گەوران لێکرێت. ئەوساوم بێت با باسی شێوازی پرسیارەکان بکەین ئایا پێ وایە هەندێک لەم چەند ساڵای خودت پێشتریش لە پرسیارەکانی وزاریە پرسیار هەبێت تەڵەبێت بێکە قوتابی بکەوێتە هەڵەوە یاخود پرسیارێکی با بڵێن فکری بێت. بەڵێ خۆی لە ڕاستیا پێشتری ژاماژەمان پێکرد زۆربەی پرسیارە وەزاریەکان ئەوانن کە لە ناو منهەجەکەیە بەڵام ئێمە ئەزانین زمانی عەرەبی زمانێکە پەیوەستە بە حرەکاتەوە ئەو بابەتە قەواعیدیانی بە تایبەتی ئەی خوێنین زیاتر پرسیاری تەڵەکان لە بابەتی قەواعیدیەکانن ئێمە زۆر جار بە تەلەباڵێن ئەڵێ ئاگادار بە لە کاتی وەڵامدانەوەی پرسیاری وەزاریە ئەگەر 100% زانیت وەڵامی ئەی ڕاستە هەڵی بژێرە بە زووە واز لە بی و سی و دیژمێنە بیش بخوێنەرەوە سیش بخوێنەرەوە دیش بخوێنەرەوە چکە ئێمە احتیمال هەیە تۆ حرەکەی کە دانراوە ئەو فەتحەیە ئەو زەمەی کە دانراوە لەوانەیە وا بەرچاوت بکەوێت لە ئەیە کە وەڵامی ڕاستە بەڵام سیرەکەیت گۆڕانکاریکی بچوو ڕۆی ئەو گۆڕانکاری بچووکە سیرەکەیت گۆڕینی فەتحە و زەمە و کەسرەکە وای لێ کردو وەڵامەکە بێتە دیێوانێ بۆیە زۆر جار ئەم پرسیارانە ئەبنە پرسیارێک کە تەلەبە لە پەلەپەلیە هەڵی تیاکە بۆیە بێ زۆر ورد بێ زۆر لەسەر خۆ بێ هیچ پێویست بەوە ناکات لەو کاتە تو 100% زانیت ئەی ڕاستە یەکسەر وەڵامی ڕاستە بژێریت و بەبێەوەی خوێندنەوەی ئەوان بکەیت پرسیارەکان لەم جۆری کەمتیایە زیاتر پرسیارەکان ئەوانن کە لە منهەجەکەیان احتیمال هەیە بەشی پرسیارێک دوان بۆ تەلەبە زیرەکەکان بێتە منافەسەی ئەوەی کێ 100 دەێنێ کێ دەرەجەی تەواو ئەهێنێ بۆ ئەو تەلەبانەیە ئەما وەکو زۆر نەخێر زۆر نییە یەک دوو پرسیارێکی کەمە بەڵام تەلەبە تەرکیزی هەبێ دڵنیام لەوەشکە لەوەیە هەڵە ناکە ئەم پرسیارم بۆ روتانە بەڵام سەرتاش منەی مامۆستا هونەرکە مامۆسایان باسی ئەو پرسیارە وزارانەی ساڵی ڕابردووان بکەن کە قوتابیان بەشێکی بەچاو هەڵەیان تیا کردووە. بەڵێ وڵات تقریبن پرسیارەکە هەردووکی پەیوەندی بێکەوەی هەردوو پرسیارەکە خوێنکار کاتێکێک کە چێتە پۆلی 12 بە حەقەت جیاوازە لە پۆلی 11 جیاوازە لە مەرحەلەکانی تر ئەمیش پێویستی بەچێ وەکو مامۆستا وێتی پێویستی بە وربینێکی زۆر هەیە پێویستی بەوە هەیە کە تەطبیقاتی زۆر لەسەر بکە بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەیە وەکو مامۆستا داماژەی پێەیە ئەم خوێنکارە کاتێک کاچێتە تاقیکردنەوە ئەم پرسیارێتە بەدەمی ئەگەر پێشتر ئەم خوێنکارە بۆ نمونە چەند پرسیارێکی ویزاری شیکار کردبێ یخۆ هەمان پرسیارە ئەو پارڕێکی کۆمەلەکشتی تیا گۆڕەوە بۆی ئەمە یەکێکە لە شتە گرنگەکان یشتێکی تر ژەمێ ئاماژەی پێ بەمەویش چییە هەموو ساڵێک یعنی ئەو پەڕەکەی 3 پرسیار جاری وایە 2 پرسیار جاری وایە ئەگەر ساڵێک زۆر زۆر تەرکیزی لەسەر بێ کاتە 4 پرسیار ئەوەی کە خوێنکارە هەر لە ئەوڵ و ئاماژەمان پێەیە پەیوەندی بە معناوە هەیە فکری عەرەبی زیاترەوەی کە پەیوەندی بە معناوەیە خوێنکار بەس لەواترسێ لێرە خوێنکار ئەتوانێت گرەوی خۆی بە چەند شتێک بێتەوە ئەگەر مانای دیێڕە شعرەکەی نەزانی مانای وشەکەی نەزانی ئەم پرسیارە فکری لێرە چۆن جوابیایەتەوە بێت یەک بە دوای تەڕادوفا بگەڕێ بە دوای تەزادا بگەڕێ بە دوای معانی متەقاری بەگەڕێ یەکشت لەوە زۆر زۆر کار ئاسانترە بزانێ بۆ نمونە ئەم دیێڕە شعرە چ وشێکی تایە لە قەسیدەکە لێوە چێ خۆمە خوێنکارەکە توانێ بکە کەواتە ئەتوانین ئەو پرسیارانش کە هەنێ جاریە توانێت 3 پرسیار هەموو ساڵێکی لەوە تێپەڕ ناکە زۆر زۆر خوێنکار ئەتوانێت کۆمەڵێک تەریقەمانەیە ئێمە بەکاری ئەهێنین خوێنکارەکانمانی لەسەر فێرەکەین ئەتوانێت زۆر زۆر بە ئاسانی خۆی لێ نەزان خۆی بەنسبەت وەڵامی وەزاریەوە بەڕاستی ئەوەی کە دایەنێ ڕووکوێمە مرۆڤ ڕووکوێمە مامۆستایە هەموو ئینسانێکیش قابلی هەڵەیە هیچ کەسێکمان کامل نین بە منیش بڵێن بە مامۆستا هونەریا بە مامۆستاکانی هاوڕێمانێن بە هەر مامۆستایەکی تر بڵێن دڵنیامە لەوە شێوازی پرسیارەکان کە دانرێ ئیلا تۆ لە مەجالێکە شتێکت بیرە چێ یان مەسەلەن تووشی هەڵەیەکە بیت بەڵام ئێستا ئەلحەمدولیلا خۆشبەختانە ناڵێن هەڵە نییە بەڵام بۆتە کەمتری ینی ئاستی بوونی هەڵە لە پرسیاری وەزاریەکەیە بۆ گەشتۆتە ئاستێک کە کەمترینە یان جارجارێک ڕوو هەیە ئەم بوونی ئەمەش
وەکوتم شتێکی ئاساییە چکە دوجار ئەو پرسیارانی کە دادرێن هەر مامۆستایە دایێنێ هەر مرۆڤ مرۆڤیش بەڕاستی قابلیەتی هەڵەی هەیە کە بیکە بەس ئێمە زۆر جارەڵێن بە تەلەبەکانمان یعنی بوونی هەڵە لە ناو پرسیارە لە مەسلحەتانە یاخۆ تۆ دوجار هەر دەرەجەکەت بۆ گەڕێتەوە کاتە بوونی هەڵە لە پرسیارە لە مەسلحەتی تەلەبێ بۆ ئەگەر نابێ ئینشاڵا بەڵام ئەگەر بوو ئەوەی تر بێخەم بێلەوەی کە دەرەجەکەی بۆ گەڕێتەوە ئەمەوێت بچینە کەشێکی تۆزێک جیاوازتر لێتان بپرسم کە نامۆترینیا سێترین وەڵام کە قوتابیێتە لە کاتی تاقیکردنەوەکانە بەعام ئەگەر وزاریش وزاریت ناتوانێت لە ئەو چی بوو بێت وڵا ڕوودا و زۆرە ئێمە حکمیەوەی لە ناو پۆلا بەریەکەوتەمان لەگەڵ تەلەبای هەیە لە جاری وایە لێرە لە پەیمانگا بەریەکەوتەمان لەگەڵ تەلەبای ڕوودا و زۆرە ئەم ساڵبوو نمونە شتێک ڕوویدا تەلەبەیەکم پێم وا بێ دوی هێنابوو لە بیست وڵای تر تەلەبەکە هەر سێن کرد زۆر مەشغوڵ بوو هەر وەرەقەکەی وا لێ کرد و دەسێری کردەوەمانە و ئێتر وتمەوە باو کەسێری چیەکەی وتی وەڵای مامۆستا مێزانم غەڵەت کو نەکردێتەوە شتی وا زۆر وایە یا بۆ نمونە سە شتێک دروست بووە لە ناو مەکتەبەکانە هەوەرەقەیەکە هێنن ئەوانێن بە لای مامۆستاکاڵن ئەگەر پێ بکەنی دوو دەرەجە مابەرێ وڵای تر میش ڕۆژێک لە پۆلێک ئەو ڕۆژە کە هێنایەن حتا ئاخری دەرس یەکزا دەخەنەشم نەکرد وڵا دوای تەلەبەکان وتیان مامۆستا ئەو دەرەجەیەمان ناوێ بەس ئەو ڕۆمۆنە لاوە ڕۆژانی تر وەڵای من ئەوەی کە لە خەیاڵم بێ ئێستا ئەوەیە تەلەبەیەک مەبوو زۆر زیرەک بوو لە مەرحەلێک لە مەرحەلەکانە پێم وا بێ ئیمتیحانی بیستەکە بوو هەژدەی هێنابوو لە بیست یعنی زۆر بێتاقەت بوو پێی تەلەبەیەکیشمە بوو عەکسی ئەو تاقەتی خوێندنی نەبوو بۆ یەکەم جار دەی هێنا لە بیست وتی مامۆستا یەک تەکلیفم هەیە وتم چییە وتی تو ئەو خوای مۆبایلەکەم لە خوارەوەی یەم بەیەکەوە وەرەقەکە ئاوا لە یەکەم لەگەڵ خۆت ئاوەسم بۆی ماڵۆژ بڕوان پێ بکەن کە دەم هێنا بۆ یەکەم جار کە هێناوە ئەوم لەبیر ناچێتەوە بەڕاستی زۆر جار تەلەبە شەرت نییە تۆ ئیلا بێ دەرەجەت فول بێ نەوە عەکسەوەمان قابلی هەڵێن احتیمالێ بەوەی پەلەپەلەکردنێکەوە نەبوونی تەرکیزێکەوە دەرەجەیەکت بڕوا دوانت بڕوا بە شتێکی ئاسایی بنەرە ئێمەلێکە مامۆستا هونەر کورتترین ئامۆژگاری مێ بۆ شەوی تاقیکردنەوەی عەرەبی بەڵێ وەڵا ئیشاءڵڵا خوێندکارانی خۆشەویستمان سەرکەوتووە بن کۆمەڵێک ڕێنمایی بچووکێ زۆر بە کورتی بە تایبەتی ئێمە ئێستا ئیتر خوێندکار لە دوای تاقیکردنەوەی شەستا ئیتر ڕاتەوە ماڵەوە بۆ بڵێن 40-50 ڕۆژی لەبەردەسە ئەوە بێ پێویستە پلانێکی زۆر تایبەت هەیە بێ بۆ ئەوە ئەویش مەسەلەن ڕۆژانە لانی کەم 15 سەعات ئەمێ نابێ کەمتر سەری بکە خاڵێکی تر ئەوەیە مەسەلەن نان خواردن خەوتن هەموو شتانی ئەبێ ڕێخات چونکە کاتێک خوێندکار مێشکی مرتاح نەبێ کاتێک خوێندکار برسی بێ کاتێک خوێندکار یعنی عکسەکەشی هەیە جاروای خوێندکارم لە زۆرە خوا لە ماڵەوە دانیشێ دایک باوک هەر شتێن نەبەردە وازان خوێندکارەکە بەمە تێر بێ دەرەجەی باش ئەمەش هەڵەیە چون خوێندکارە لە دوجارە ناتوانێت زاڵێ بەسەر مشکی خۆیان بۆیە زۆر گرنگە بۆ ئەم 40-50 ڕۆژە توانێت بزانێت خوێندکار چ پلانێک بەکارێنێ بەڵام بۆ کاتی تاقیکردنەوەکان من یەک دووشتی بچوو بە خوێندکارانی خۆشەویستانم ئەویش چییە یەکەم شت تۆ بۆ نمونە لە بینی تاقیکردنەوەی عەرەبی و پێش ئیمتیحانی عەرەبیە 2 ڕۆژ 3 ڕۆژی لەبەردەسە ئەم 2-3 ڕۆژە ئەبێ دابەشیکە ئەبێ بۆ نمونە تاقێکی دانێ بۆ ئاین ئەوەی تری کە دانێ بۆ عەرەبی وەکو وتم ناتوانێت ئەو ورد و درشتی هەموو بابەتەکان وەکو کاتی ئیمتیحانی ڕۆژانە و مانگانە بکات بتوانێت بابەتەکان جیا بکاتەوانێ ئەدەب بەجیا سەعیدیا بکات ژیانی شاعیرەکان ئسلوبەکان بەجیا قەواعید بەجیا ئیملا بەجیا ئەمەکێکە لە ڕێگە سەرکەوتوەکان یەکێکی تر لە ڕێگە سەرکەوتوەکان ئەوەیە ئەم خوێندکارە بە تایبەتی شەوی تاقیکردنەوەی هەوڵبات لانی کەم سەعات 12 بخەوێ زۆر خوێندکارمان هەیە ئەو شەو ناخەوێ ئەمە کوشندەترین خەڵەیە بەیانی کاڕواتە تاقیکردنەوە سێرەکەی ئەوەشی کە ئەیزانی نیوێ لێ بێتێتەوە چۆکم بۆ ئینسان ینی توانای ئینسان مرۆڤ سنووردارە ئەمە یەکێکە لە هەڵە زۆر گەورەکان دوام خوێندکار با سەعات 11 شەو بخەوێت بەیانی بەڵێ 5 مراجعەیەکی خێرا بەڵام نەگورد و درشت چونکە فێمی ناکەوێت ئەو کورتان ئەو شتانی کە ئێمە ئەڵین لێرە هەمانە و کورتمان کردوێتەوە مراجعەیەکی خێرا بکاتەوە لە هەمووی گرنگترەوەی یەک نانی چاکی لێ بخوا بەیانی
ئەنجا پشت بەخوای گەورە ببەسێ پشت بە توانەکانی خۆی ببەسێ بڕاتە تاقیکردنەوە و ئینشاءالله هەموو خوێنکارانیشمان سەرکەوتووە. ڕمایەکە هەیە وەڵای ئینشاءالله هیوادارم هەموو خوێندکارەکانمان سەرکەوتوو من وەکو ڕێنمایی بە دەر لە تاقیکردنەوەکان ئێمە من و مامۆسایانی هاوڕێم لە هەموو بابەتەکان بە تایبەتی لە پەیمانگای سلێمانی ئێمە لێرە ئەوەی پێمان بکرێت بۆ خزمەتکردنی تەلەبەکان لێرەیکەین هەچ پرسیارێک ئیستیفسارێک شتێکیان هەبێ ئێمە لێرەین و ئەتوانین لە دوای خوای گەورە پشت بە تواناکانی خۆیان بستن و ئێمەش هاوکاریان بین. بەنسبەت تاقیکردنەوە و تاقیکردنەوە خۆی بەڕاستی هەر ناوەکەی تا ڕادێک تۆزی قورسیتیایە بۆیە هەوڵ بن سترێسیان نەوێ هەوڵ بن بە شێوەیەکی زۆر تەبیعی بن هەچ خوێندکارێک پلانی هەبوو بێ دڵنیامە لەوە کە نەتیجەکەشی دیارە ئەوەی کە لەسەر خوێندکار ضرورە بەڕاستی پابندبوونێتی بە کاتەوە بە کاتی سعیکردنیەوە حکوما و ساونەروتی بە کاتی خەویەوە بە کاتی خواردنیەوە ئەتوانین ئێمە گەر مەبەستمان بێ نەتیجێکی زۆر باش بێنێ ئەومان لە بەرچاوە بکە ئێمە کاتێک لە پۆلی 12 تەمەنمان 18 ساڵە چەند ساڵی تر دوای ئەوە بژین ئەو ساڵە بڕیارەین بەچی بژین بۆیە زۆر گرنگە ئێمە پلانمان هەبێ ئێمە هەروەکو دیارریەکیش لە لای ئەو کارمەندە بە ڕێزانەی ڕیکلام لێرە هەیە پلانی باشمان داناوە هەچ خوێندکارێک ویست توانێت بێ بە دیاریوەری بگرێ ئەوانەی کەنیانە ئەوەشی کە هەیەی و بارەسە پلانەکەی خۆی بڕە پلانی باش ئەوەیە کە تۆ بزانی خەوت کێ و چەند سەعاتە کە بەلایانی کەم و نابێت لە 7 ساعات کەمتر بێ بۆی تۆ ئیشت بە مێشکت ساف بێ بۆ دوایەوە شێوازی خواردنت کەی هەڵەسی حتا چوونە دەرەوە و پیاسەکردنیشت ئەبێ تۆ تۆزێک دوورکەی تۆ لە جەوی سایکردن ئەگەر بۆ نی سەعاتێکیش بێگەر بۆ سەعاتێکیش بێ بۆی دوای کەی تۆ سەرسەریکردن بە تام و چێژۆگەی تۆ سەرسایکردن نەک بەس تەنها ئەوەی کە تۆ بەس لە ناو سەعیابی دوابزانی تەواویتر تۆ بە منەمرێکی باشێنی ئینشاءالله هەموو لایەکیان سەرکەوتووە بن بۆ کۆتا پرسیارە خۆت بۆ کۆتای بە پۆدکاستەکەش بێنین وشەیەکمێ بۆ قوتابیانی کێسە بێئومێد بوون لە هەردووتان کە خۆت دەڵێن عەرەبی نابێت یا خۆت دەڵێن ناتوانن شتێکە ئومێدیان بۆ بگەڕێنێتەوانە وەڵام من ئەڵێم پشت بەخوا ببەسن پشت بە تواناکانی خۆتان ببەسن مرۆڤ ئەگەر ئیرادەی هەبێ دڵنیا بە بەسەر هەموو شتێکا سەرەکەوێ خوای گەورە فەرمێ وەقول اعملوا ئیش بکەن ئەوی تری بەنە دەست خوای گەورە نەتیجەتان چییە بێ داهاتووتان چۆنە بێ دەرەجە چەند ئێهێنی تۆ جوودی خوب بکە ئیهمالی مەکە پلانی باشت هەبێ هەوڵ و ماندووبوونی خۆت بە ئیشوکارەکان چییە لەسەر شانت من دایمەن لە پۆلی 12 کە یەکەم هەفتەی دەوام دەست پێکەین ئەڵێم یەک شتم بۆ بکەن هیچ شتێکی ترمان ناوێت بەس بەرپرسیارەتی پۆلی 12 بخەنە سەر شانتان تۆ هەست بکە کە تەلەبەی پۆلی 12 دڵنیا بە کەست ناوێ لە بۆڵەبۆڵی دایکەکەوی لە بۆڵەبۆڵی ماڵەوەکەوی لە بۆڵەبۆڵی باوکەکەوی کەس پێ ناڵێ بڕسایەکە و کە چکە تۆ بەرپرسیارەتی پۆلی 12کانیش ئەوەی کە ئازانین ژینگێکی باشیان بۆ قوتابیەکان لەخوا بەزیابێ ئێستا هەموو شتێک هەیە لە بەردەما بۆیە من پێیان ئەڵێم بێ هیوا مەبن بێ ئومێد مەبن دڵنیا بن لەوە خوای گەورە بە ئەندازەی جوود و ماندووبوونەکانتان بە ئەندازەی ئەوە نمرەی باڵاتان پێدەبەخشێ ئینشاڵڵا. وەڵام من لێرە بە خوێنکارانی خۆشەویست دەڵێم هەموو خوێنکارێک کاتێکێک بە تایبەتیە گاتە قۆناغی 12 کۆمەڵێک کاتی زۆر سەختی تێپەڕانەوە هەر لە خۆ نەگەشتوتە پۆلی 12 مادەم ئەم خوێنکارە خۆشەویستە گەشتوتە قۆناغی 12 هەموو ئەو کاتە سەختانە ئەو کاتە دژوارانەی بڕیوە کاتن لە توانایە هەیە زۆر بە ئاسانی قۆناغی 12 بڵێ ئەمە یەکێکە لەو شتە گرنگانی کە خوێنکار پێویستە ئەمە لە بەخۆی بڵێ یعنی ئەمە لە ناخی خۆیان بچێنێ مادەم تۆ ئەم توانایەدەیە کەواتە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە یەکەم شت پشت بە توانەکانی خۆت ببەسە پلانت هەبێ دڵنیا لەوەی کە بە تایبەتی وانەی عەرەبی کە زۆر خوێنکار وەکو وتمان هەنێ خوێنکار هەیە لی بێ ئومێ دەبێت نا بە عەکسەوە ئەبێت دەرفەتێک بێ بۆ بەرزکردنەوەی نمرەی دەرزەکانی تریش بە تایبەتی ئیمساڵ 4 وەحدە داغڵە بابەتەکان زۆر ئاسانن کار ئاسانی زۆر بە خوێنکار کراوە و ئێمە ئیشەڵا لەگەڵ مامۆستا ئومێد و گشت مامۆستانی تر حتا ئەو ڕۆژەی تاقیکردنەوەی ویزاری عەرەبی دەست پێکە ئێمە لێرە لە خزمەت خوێنکاران نابین بۆ هەچ پرسیارێک تەنانەت ئەگەر خوێنکارەکە نەیتوانی بێتە پەیمانگاش لە ڕێی پەیج و ئەو ڕقم و ئەکاونتانی کە هەیە
پێمان بڵێن ئێمە بەسەرچاو جوابیانێنەوە لە خزمەتی خوێندکاران نابین. زۆر سپاس گەورەتانکردنی زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆم دەرفەتە بەوێم کار خوێندکارانی ئازیز ئەم دەرفەتە بخۆزنەوانێ و هەر کاتێکیش هەر پرسیاری یا شتێکیان هەبوو پەیوەندیمان پێ بکەن لە سەرجەم سۆشیال میدیاکانی ئێمە بە زووترین کات وەڵامیانێنەوە. سپاس بۆ جەنابیستان. ئمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرە. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.